بسم الله الرحمن الرحيم يسبح لله ما في السماوات وما في الأرض له الملك وله الحمد وهو على كل شيء قدير هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن والله بما تعملون بصير خلق السماوات والأرض بالحق وصوركم فأحسن صوركم وإليه المصير يعلم ما في السماوات والأرض ويعلم ما تسرون وما تعلنون والله عليم بذات الصدور ألم يأتكم نبأ الذين كفروا من قبل فذاقوا وبال أمرهم ولهم عذاب أليم ذلك بأنه كانت تأتيهم رسلهم بالبينات فقالوا أبشر يهدوننا فكفروا وتولوا واستغنى الله والله غني حميد زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا والله بما تعملون خبير يوم يجمعكم ليوم الجمع ذلك يوم التغابن ومن يؤمن بالله ويعمل صالحا يكفر عنه سيئاته ويدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار خالدين فيها وبئس المصير ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهد قلبه والله بكل شيء عليم وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين الله لا إله إلا هو وعلى الله فليتوكل المؤمنون يا أيها الذين آمنوا إن من أزواجكم وأولادكم عدوا لكم فاحذروهم وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون إن تقرضوا الله قرضا حسنا يضاعفه لكم ويغفر لكم والله شكور حليم عالم الغيب والشهادة العزيز الحكيم ئێمە وەکو ئەو مزگەوتەی ساڵانێکی زۆرە بەردەوامین لەسەر ئەو کارەی کاتێکی زۆر گونجاوە کاتیکە نوێژی سبەینان دەکەین دەمێنێنەوە تاکو و ڕۆژهەڵات ئەو سەعات و چارەگەی ینی زۆربەی خەڵکان پێیان دەکرێت هیچ نەدەوامت هەیە نەکارت هەیە خۆ دەتوانی جوزئێک و نیو دەخینی لە ماوەی 20 ڕۆژدا ختمەکەی کامل دەکەین و پاشی وەی کە قورئانەکەی دەخینین هەم خێری حەج و عومرەشمان لە بۆ دەنووسرێ بە نەسی حەدیسی پێغەمبەری صلی الله عليه وسلم و هیوادارم خەڵکانی دیکەش چاومان لێ بکەن ئەمە ساڵانێکی زۆرە بەردەوامین و خوای گەورە لێمان قبول کە ئینشاء الله
وەکو خوای گەورە دەفەرمی ئەیامە معدودات، ینی چەند ڕۆژێکی کورتە، ینی خەڵک دەبێ ئەو ڕۆژە کورتانە لە بۆ خۆی بەرنامەی دیاری بکاتن، هەڵێکی زۆر زۆر زێڕینە، ینی فەرمی ئێستاەوە 20 ڕۆژمان بەڕێ کرد، 10 ڕۆژی ماوە تەواو دەبێتن، ئەگە تو بەرنامە نەبوو بێ هیچت نەکردووە، ینی دەبێت ئینسان لە مانجی ڕەمەزان بەرنامەی لە بۆ خۆی دابنێتن لە بۆ ئەوەی کە کاتەکان دابش بکە و تایبەتی بە قورئان، لەبەر ئەوەی قورئان مانجی ڕەمەزان مانجی قورئانە، یعنی ئەو جەلەس بەیانیانە لە نیوڕانانە لە ئێوارانە دائیمەن لەگەڵ قورئان بژین، لەبەرەوەی خوای گەورە هەم لە بەهەشتیش لە بەرزەکان ئەوانەی کە قورئانیان خزمەت کردیە و خۆیان بە قورئان بەرز کردەوە لەوێش هەر بەرز دەبنەوە. خوای گەورە موفقمان بکە، لێمان قبول بکە إن شاء الله. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ئێمە وەکو ستافی ئیدارەی مزگەوت من وەکو سەرپەرشتیار ساڵانە لەو مزگەوتەدا پێش کە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بێ ئێمە پرۆژەی خۆمان هەیە دادەنیشین باز لە کار و پرۆژەکانی خۆمان بکەین لەو مانگە پڕ لە خێر و بەرەکەتدا چی بکەین لە بەیانیان ڕادەست پێ دەکەین بەیانیانمان پاش نوێژی بەیانیان دەست پێ دەکەین ختممان هەیە هەموو ڕۆژێک ختممان هەیە بە 20 ڕۆژ ختمەکەمان تەواو دەکەین هەر ڕۆژە و زوو نوێک دەخوێندرێ ئەو مامۆستا بەڕێزانەشی کە ختمەکە دەخوێنن هەمووی لێرکوانە فێرە قورئان بوونە و الحەمدولله قورئان خوێنی زۆر باش و بەتوانیان لێ دەرچووە هەروەکو مامۆستا یاقوب و مامۆستا وائیل و باقی مامۆستایەکانی تر بە 20 ڕۆژە و ختمە تەواو دەکرێت و لەبەر دەشەوی کۆتایی چووکە لە دەشەوی کۆتاییەکەی دادەنیشین دواتر نیوڕانان لە دوای نوێژی نیوەڕوا کە نوێژ تەواو بوو قوتابیەکانی ئەو مزگەوتە دەرسیان هەیە دەرسی قورئانیان هەیە دەرسی تریشیان هەیە کە دەرسەکانیان تەواو بوو هەرێکە دەستۆ ماڵی خۆی و دواتر بانجی عەسران کە بانجی عەسران درا ئیتر مامۆستا وتاری دەبێت وتارێکی 20 دقەیی دەبێت لە دوای ئەو وتارە کە تەواو بوو ئەو کاتی منداڵە چاوگەشەکانی ئەو گەڕەکەی خۆمان تقریباً بە کۆی گشتی 200 منداڵێک دەبن ساڵانە دێن لێرکانە قورئان دەخوێنن الحەمدولله منداڵانێکی زۆریش یعنی فێرە قورئانی زۆر باش بوونە ئەمە وەکو ئەوە بە تەدریس دەڕۆین کە ئەوانەی بیدایەتی دێن سەرەتا لە قاعدە نورانی ڕادەست پێ دەکەن ئەوجە دواتر سەبر فێرە ئادابەکان دەکرێن فێرە نوێژ دەکرێن ئەوجە سەبر دەست دەکا بە قورئان خوێندن دواتر بەربانگمان هەیە ئێمە ساڵانە بەربانجی ئێربانە ئەو مزگەوتەی خۆمان بەوە ناسراوە کە بەڕاستی جیاوازە بۆ نمونە بەربانگمان لێرکانە سفرە ڕادەخرێ خورمامان هەیە نیسکمان هەیە نیسک هەر بۆ خۆمان لێرە ئامادەی دەکەین مامزانەمان هەیە ئەو هەڵدەستی بەو کارەی ئەو نیسکەمان بۆ ئامادە دەکاتن ئەو کاتەی کە سفرە شتەکانماندانە و نیسکماندانە و خورماماندانە و ئاوماندانە ئەو کات خەڵکەکە دێتن بۆ بەربانکردنەوە نزیکەی لێرکانە 300 بۆ 400 کەسێک دێن بە کۆی گشتی ڕەمەزانەکە کاملی الحەمدولله یعنی خەڵکێکی زۆر بەشدارە فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناذرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق
والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى وەکومانەوە لە مزگەوت وەخێر و ئەجری مزگەوت پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە حەدیثش پێغەمبەر دەستێکم صلی الله علیه وسلم کە گەری ئەجر و پاداشتی خێریمانەوەی لە مزگەوت و نیەتی سونەت ئێعتیکاف بینی مانەوت لە مزگەوت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکات دەری عەجز و عومرەی تەواو بەنسیب دەبی ئینشاءالله ئەوە یەکەم موژدەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان دەفەرمێتن کە ئەوە تایبەتی مانەوەی لە زاری پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەجر و پاداشتەکەشی مانەوەی لە مزگەوت لێکوانە ئەمە خۆم وەکو خۆم ناتوانم بەشداری هەم ڕۆژەکان بکەم وەکو خۆم بەڵام هەر لە جمعان و لە کاتەکانی ئەوەندەی توانام هەبی کاتمەم لە مزگەوت دەمێنینەوە ئەگەر خێرێک و ئەجرێکی تایبەتی هەیە لە مزگەوت خێرەکەش پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر پێشەوە باسم کرد باز دەکاتن لەوێ مزگەوتەش بە تایبەت مزگەوتی ئەوە چەند سارە کە بەرنامەمان والێ لە پاش نوێژی سبەینەکە دەمێنێت تا چێشتەنگانی نوێژی سونەت چێشتەنگانیش دەکەین ئەجر بەڕێ دەکەین و ماڵەوە لێرە چەند گەنجێک پێ ڕادەگاتن کە دەرفەتی قورئان خوێندنیان دەبیتن لەو مزگەوتە و چەندی کەسیشمانەیە پێی ناکرێتن بێ بەڵام ئەجر و پاداشتەکەی چەندە گەورەیە هەمووی دەمینێتەوە زۆربەیان دەمینێنەوە لەو مزگەوتەی چونکە پێشینەی هەیە مزگەوتە کە چەند ساڵە ئەو بەرنامەی بەردەوامە یعنی زۆر مامۆستای بەڕێز لێکوانە پێ ڕاگەیشتە بەستە ئەم مزگەوتە لێکوان دانیشتە و جێ لەو قورئانە ڕاگرتووە سەبر خۆی پێگەیاندێ و بوویتە مامۆستایش تایبەت و ئێستا کە لە زۆربەی کاتەکان قورئان دەرێتەوە ئەوە یەک لەو خێران لەو ئیسفادانەی کە خەڵک پێ دەگاتن ئەم سیستەمە لە یەکی ڕەمەزان هەتا 20 ڕەمەزان لێرە بەردەوام دەبی هەموو ڕۆژە جزوەکونی قورئان دەخوێندرێتن هەموو ڕۆژە جزوەکونی قورئان دەخوێندرێتن هەتا 20 ڕەمەزان خلاص دەبین خێرەکەشی بە جەماعیەت و لێکوانە خێرەی جەماعیەکەش بەنسیب دەبیتن هەم نەکە بە مفرەد بمینێەوە کە چ لێکوان لە جەماعیشە خێری جەماعیەکەشە بەنسیب دەبیتن ئەو دە ڕۆژەش دەمینێتن لێکوانەمە بەرناممانە هەواڵەیە کە شەوی لەیلەتول قەدر هەر دە ڕۆژ دەمینێنەوە لێکوانە خدمەتی قورئانیمان کاملە کە شەوەکانی شاڵ لە خزمەتی لەیلەتول قەدر و شەوانی لەیلەتول قەدر دەبین ئینشاءالله سەبارەت بە مانەوەمان لە مانجی ڕەمەزان لە مزگەوتە بۆ قورئان خوێندنە بەڕاستی ینی مانگەکی پیرۆزە لەبەرەوەی قورئان لە مانجی ڕەمەزان دابەزیوە و خێر و پاداشتی قورئان کۆتایی نایەتن هەتا برێ ینی خێر و پاداشتی زۆرە مانەوەشمان لە مزگەوت سەرەتا لە بۆ ختمی قورئان دەستمان پێکردووە تا 20 مانجی ڕەمەزان ئینشاڵڵا کۆتایی بە ختمەکەی دەهێنین لە دوایی شەو مانەوەمان دەبتە شەو ینی شەو دەمینێنەوە تاکو و بەیانیان و قورئان پاداشت و خێری گەلە زۆرە کۆتایی پێنایەت ڕەمەزان بەخۆی دەرفەتەکە لە بۆ ینی موسڵمان بە تایبەتی ئیمانداران لەبەرەوەی ڕەمەزان مانگەکی پڕ خێر و بەرەکەتە کۆتایی نایەتن و پاداشتی زۆرە هەر یەک بە تایبەتی مانەوە لە مزگەوت ینی یەک بە عەفسەتە یەک بە عەفتایە ینی خێر و پاداشتی زۆرە ئەو دە ڕۆژە عتق من النار ینی خۆپاراستن لە ئاگێر بەڕاستی ینی ڕەمەزان دەتپارێزی لە هەموو شتێکی مانەوەت لە مزگەوت بە تایبەتی ینی کە بە بۆنەی دابەزینی کە لەیلەتول قەدر ئەو دەشەوەی کۆتایی کە دەگەوتە ینی لەیلەتول قەدر دەگەوتە ئەو دەشەوەی
وجا ئینسان دەبی محاولەکی بەجددی بکاتن لە بۆ ئەوەی کە بەڵکو دەگەوتە خێر و پاداشتی لەیلەة القەدری. خوای پەروەردگار ڕەمەزانمان لێ قبول کا و تاعەت و عیبادەتەکانمان بە ئیخلاسەوە لێ وەرگری ئینشاءالله. دیارە ئێمە لە مزگەوتماندا بوونەریتی مزگەوتمان وایە هەموو ساڵێک لە ڕەمەزاناندا ختمێکی جەماعی قورئانی پیرۆزمان هەیە، هەموو دوای نوێژی بەیانیانەک دادەنیشین تا کاتی ڕۆژهەڵاتن و لە دوای ختمی قورئانەکەش دوو ڕکەعە نوێژی ڕۆژهەڵاتن دەکەین کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک دوای نوێژی بەیانیان دابنیشێ تا ڕۆژی بەسەردا هەڵدێ و دوایی دوو ڕکەعە نوێژەکە بکە ئەوە خێر و ئەجر و پاداش دەکەی وەکو ئەوە وایە حەج و عەمرەیەکی تەواوی ئەنجام دابێ. لۆیە ئەجر و پاداشت لەو دانیشتنی دوای نوێژی بەیانیانە بۆ هەموو کاتێکە، بەڵام بە تایبەت لە ڕەمەزاندا ئیعتیکافی ناو مزگەوت و لە خزمەت قورئاندا بوون ئەوە بەڕاستی ئەرکێکی گەورەیە و ئەجرەکەشی گەورەتر و پاداشتەکەی زۆرترە. لۆیە ئێمە لە مزگەوت ئامادەین لە نوێژی بەیانیان بەدواوە هەموو ڕۆژێک جزئێک و نیو دەخوێنین. لۆ ئەوەی لە ماوەی 20 ڕۆژدا ئێمە ختمی قورئانی خۆمان تەواو دەکەین، لۆ ئەوەی دەشەوەکەی کۆتایی کە دادەنیشین مسلمانان ناتوانن لە دوای نوێژی بەیانیانیش دابنیشنەوە. ئێمە ئەو ئەجرە گەورە بەدەست دەینین چونکە بەڕاستی ڕەمەزان فرسەتێکی گەورەیە لۆ ئەوەی بچینەوە خزمەت قورئانی پیرۆز، ئەوەی کە دەزانێ بیخوێنێتەوە، ئەوەی کە نازانێ بیخوێنێتەوە جێی لێ ڕاگرێ، ئەوەی دیکە تەنانەت تەماشاکردن و لە خزمەتدابوونیشی قورئان هەر عیبادەت و پەرستشە لە بۆ قیامەتمان ئەجر و پاداشتە. لۆیە من تەمەنا دەکەم هەموو مزگەوتەکان تێکڕا ئەو دابوونەریتە زیندووکەینەوە، دانیشتنی دوای نوێژی بەیانیان، ختمی قورئان بە جەماعی، دەنگ خۆشەکان بخوێننەوە، ئەوانی دیکە جێی لێ ڕابگرن، هەمومان نور و بەرەکەت و خەڵاتی ئەو قورئانە ببینەوە ماڵی خۆمان. و تەمەنا دەکەم خوای پەروەردگار ئەو ڕەمەزانە بکاتە بەرەکەت و بکاتە هۆکار، لۆ ئەوەی خوای پەروەردگار دەرگای خێر و ڕەحمەتمان لێ بکاتەوە و ببتە مایەی سەرکەوتنی مسلمانان لە هەموو شوێنێک و لوتشکاندنی هەرچی زاڵمان و ستەمکاران و داگیرکەرانە. خوای پەروەردگار هەموو لایەکمان هیدایەتدا و بەردەواممان کە و عاقیبەت خێرمان کە لە سایە و سێبەری خۆی حەشرمان کە ئینشاءالله. صاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن طبعا سنەتێکی گەورەیە لە مانەوە لە پاش نوێژی سبەینان هەروەکو مامۆستا ئاماژەی پێکرد، بەڵام پەیامێکی دیکەی زۆر مهم باشە ئینسان کە پەراوێزی نەخە جوانخینەوەی قورئان یاخود کە کاتێک بەیەکەوە کۆمەڵێک خەڵک چەند نەفەرێک شەرنی ئیلا لە مزگەوت بی با لە ماڵەکان بی چەند نەفەرێک لە ماڵەکان بتوانن دابنیشن شێوازی جوانخینەوەی قورئان، ئەوە پەیامێکی دیکەیە. بەڕاستی ئێمەی ملەتی کورد کە پێویستە لەسەرمان یعنی ئەو شتە پەراوێز نەخەین، بەردەوام بین لە خینەوەی قورئان تەنها لە مانجی ڕەمەزاننا، لە هەموو کاتەکان لە هەموو وەختەکانی دیکە گرنگ ئەوەیە ئەمە جوانخینەوەی قورئان، پەیام قورئان پەیامی ئەوەیە کە گشتگیرە لۆ هەموو لایەکمان. جا ئینسان ئەگەر خاوەن عائیلە بی یاخود برابی یاخود هەر کەسێک بی یاخود مامۆستابی کە ئەوە بەیەکەوە پێکڕا جوانخینەوەی قورئان زیاتر پەیامێکی دیکەیە دەگەیەنی و فێرمان دەکات، تێمان دەگەیەنی، پێمان دەگەیەنی لۆ ئەوەی ئەمە ئەو بەرهەمە جوانەی قورئان بگەیەنین بە خەڵکی کە هەر کەس لە ماڵەوە یاخود گەنجەکان هەموو بەیەکەوە بتوانن قورئانیان زۆر جوان و زۆر جوان بتوانن قورئان بخینەوە. طبعا زۆر مهمە ئەمە کە ئاەتی قورئان زۆر تەرکیز لەسەر خشوع و خضوع و تەدەبڕ دەکات، یعنی ئەمە
خۆی گەورە لە زۆر ئاەتەکان کە باسی ئەوە دەکا ئینسانێک ئەگەر بێ و قورئانێک بخوێنی یاخود عیبادەتێک دەکاتن ئەگەر بێ و تەدەبوری نەبوو ئەگە خشوعی نەبوو ئەگە خضوعی نەبوو کەواتە ئەوە بەرهەمێکی تەواو و باشی نابی لۆی ئینسان زۆر پێویستە کە ئەتو کاتێک نوێژێک دەکەی یاخود قورئان دەخوێنی تەدەبور بیر لێکردنەوە یاخود یعنی ئەوانە خۆی گەورە کە باسییان دەکا خاوەن عەقڵەکان ئاوانە